لەناو مێژووی ئەدەبی کوردی و ئاواز و فۆلکلۆریدا عەلی عەبدوڵڵای سۆفی محەممەد ناسراوە بە عین شەونم هەستێرەیەکی پرشنگداری ئەو مێژووەیە. ئەو خامەی ڕەنگین و ئاوازی ڕەسەن و ژیان لە دنیای منداڵ و یاداشکردنی مێژوو چەردەیەکی بچووکی ژیانی بووە. هەڵەبجە لە دامێنی شاقی شنروێدا و بەتەنیژ عەبابەی لێ و لە تێپەڕبوونی 40 ڕۆژ بەسەر کۆچی دواییدا دڵی خۆی کردە مەشغەڵەکانی جەژنی نەورۆز و یادێکی لە مامۆستا کردەوە. من پێم وایە ئەگەر مێژووی ئەدەبی کوردی بنووسی باسی نایلی و گۆران و ئەحمەد موختار و ناتق و مەولەوی و قانع و ئەمانە نەکەی واتە مێژووی هیچ نووسیوە. ئەمانەش هەموو خەڵکی هەڵەبجە و شارە زۆر و هەورامانن کە ئێمەڵێن هەڵەبجە دیارە خۆتان نەزانن هەڵەبجە هەمیشە من قسەیەکم یا خطابێکی پێ لەسەر داگرم هەڵەبجە چەقێکە سنتەرێکە بۆ دەڤەرێک کە پێوتێ هەڵەبجە شارە زۆر هەورامان. بۆیە هەڵەبجە شارە زۆر هەورامان یەک مێژووی سیاسی، یەک مێژووی ئەدەبی، یەک مێژووی کولتوری، یەک مێژووی معرفیان هەیە. لە دوای پیرەمێردەوە لەگەڵ ئەوەی سەدان شیعر بۆ نەورۆز نووسراون توانی تا ئاستێکی زۆر باش بتوانێ وەکو سرودێکی سەرزاری ئەم نیشتیمانە لە هەموو پارچەکانی کوردستان بێ بە ویردی سەرزمانمان. یەکەم کەسە کە لە دوای نەورۆزی پیرەمێردەوە توانیوێتی دەقێ بۆ نەورۆز بنووسێ کە لە ڕەسەنایەتی و لە بڕوا و لە قوڵایی و باوەڕی ئەوەوە هاتوێتەکایەوە و ڕەسەنایەتی پێبەخشی بێ. هەر بۆ هۆیشەوە کراوە بە مۆزەف لە محکەمە بە پلەی مباشیری محکەمە. عین شەونم لە هەموو پینتەکانی ئەدەبدا گەوهرێکی گەورە بووە و لە هەموو گروپە میوزیک و شانۆکانیشدا شاکارێکی دانسقەی پێویست بووە. تیپی دێرینی مۆسیقای شنروێ و ڕێکخراوی دۆستانی کتێب چەندین نووسەر و ئەکادیمیست لە مەراسیمی چلەکەیدا چەند تێکستێکیان بۆ ئامادەبووان خستە ڕوو. مامۆستا لە زوربەی بوارەکاندا داهێنەرێکی بێوێنە بووە. ئەگەر سەیری چەندێڕێک لە شعرەکانی بکەین بە نمونە من تەنها 3 دێڕ لە شعرەکانیتان پێڵێم وەک خوێندن وەگنان و ئاوە نەزانین لێڵایی چاوە. لە دێڕێکی تردا دەڵێ تیشتی ڕووناکی ئەم ژینە تیشتی فێربوون و زانینە. لە دێڕێکی تردا دەڵێ نەخوێندەوار بێ ئاگایە ڕێچکەی هیوای لە دوینایە. خوێندن لای ئەو ژیانە ڕووناکیە هیوایە هەموو خواردن و خواردنەوەیەکە. بە پێچەوانەوە نەخوێندەواری تاریکی و بێ ئاگایی و لێڵایی چاوەکانە. لە بەردەم زانکۆی هەڵەبجەشدا پەیکەرێکی تایبەت بۆ مامۆستا عین شەونم لەلایەن کۆمەڵگەی پەروەردەیی ماگرێت و ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجەوە دانرا. پەیامی من ئەو پەیامەیە کە باوکم لە ساڵی 2000 داوای لێکردم وتی وەرە کوڕم جابم شێوە پامەکەتان پێگەم هەر پامەکەی خۆیە گەێنم منیش وتی وەرە کوڕم من کوپەڵەیەک ئاڵتونم هەیە وەرە کۆی کەرەوە. زۆر دڵم خۆش و چاوەڕێ بووم لیرەکان ببینم و ئاڵتونەکان ببینم. وتم کوا باوکە سێرەکەم سەر مێزەکەی پیشانام کە کۆمەڵێکی زۆر کتێبی دەستنووس و وەرەقەکانی خۆی کە ڕۆژانە شعر و ئەدەب و پەندەکانی تیان نووسیوە و تیتی ئەوانەیە بۆم کۆکەرەوە و بۆم بە چاپ بگەێنە. وتم باوکە ئەم ئاڵتونەکە وتی ئەو ئاڵتونەکەیە ئێستا نایزانی دوایی ئەیزانی. عین شەونم لە ساڵی 1925 لە هەڵەبجە لەدایک بووە. لە ساڵی 1940 چووەتە خانەی دارولموعەللیمین لە بەغدا. لە ساڵی 1945 لە بیارە وەک مامۆستا دامەزراوە. لە ساڵی 1980دا خانەنشین بووە. لە ساڵی 1970دا ئەندامی دەستەی کۆڕی زانیاری کورد بووە و ئەندامی دەستەی دامەزێنەرانی یەکێتی نووسەرانی کورد بووە لە بەغدا. لە دەی 2020دا و پاش 4 مانگ لە نەخۆشکەوتنی و لە تەمەنی 95 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە هەڵەبجەش بە خاک سپێرا. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.